بسم الله والصلاة والسلام على رسول الله وما أرسلناك إلا رحمة للعالمين أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم تو گەورەترین ڕەحمەتی بۆ هەموو جیهانیان بۆ زیندەوەران بۆ مرۆڤەکان بۆ ئاژەڵەکان بۆ هەر شتێک کە لەم دنیادا تۆ بە سۆز و بە میهرەبانی و تۆ ڕەحمەتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە چۆن وەسفی تۆی کردەوە وەکو شاعیرانە فەرمون وەسفی تۆ ئایاتی قورئانە خوای گەورە ئەفەرمیێ وئینەکە لەعەلا خولق عەظیم تۆ چڵە پۆپەی ئەخلاق بوویتە تۆ لە ئەو پەڕی بەرزیە بوویتە لە ئەخلاق تۆ لقد كان في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر أي أواني أتانوية شوين كوتوي پیغمبری خواه صلى الله عليه وسلم أسوي حسني پیغمبری خواه بكن با برجستي كان لجياني خوتانا لهل سكوتان دا بچنە خزمەتی ژیاننامەی پێغەمبەری خوا بزانن ژیاننامەی پێغەمبەری خوا چۆن بووە ئەو کەسەی کە مامۆسایە بابچە ژیاننامەی پێغەمبەری خوا بزانێت بۆ بیخوێنێتەوە بزانێت چۆن لەگەڵ سەحابیانە تەعاملی کردو هەڵسی کۆتی کردووە ئەو کەسانی کە گرفتی خێزانداری و هاوسەرگیری و کێشەی کۆمەڵایەتیان هەیە بابچن ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێننەوە بزانن چۆن لەگەڵ هاوسەرەکانیانە تەعاملی کردووە و هەڵسی کۆتی کردووە چۆن ڕێزی لیان گرتووە ئەو کەسانی کە لە بواری عیبادەت و لە بواری نوێژ ئەکەم تەرخەمیان کردووە با بچن ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێننەوە صلی الله علیه وسلم تا بۆیان دەرکەوێت پێغەمبەری خوا چۆن لە نوێژەکانیان گورجگۆڵ بووە چۆن خزمەتی دینەکەی کردووە چۆن قورئانی خوێندووە چۆن لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکانەوە چۆن لەگەڵ خەڵکانە تەعاملی کردووە ئەو کەسانی کە یانەوێت لە سیاسەتدا سەرکەوتوو بن با بچن ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێننەوە ئەوانەی یانەوێت خزمەت بکەن با بچن بزان پێغەمبەری خوا چۆن خزمەتی کردووە ئەو کەسانی کە یانەوێت شەیدای قورئان بن با بچن ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنەوە کە چۆن لە شەو نوێژ وەستاوە و پێیەکانی ئاوساوە و لە نوێژ شەو نوێژدا سوورەی بەقەرە و سوورەی نیسا و سوورەی ئالی عیمران و سەرجەم سوورەتەکانی تری خوێندووە بە ڕادەیە کە پێیەکانی ئاوساوە و عایشە پێی فەرمووە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەگەر خوای گەورە لە تاوانی پاش و پێشت خۆش نەبووە ئەفەلا ئەحوب ئەن ئەکون عەبدەن شەکوورا ئەی عایشە تۆ ناتوێ ئەمتێکی سوپاسگوزار بم بۆیە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحبكم الله ويغفر لكم ذنوبكم ئەگەر ئەتانەوێ شوێن پێی پێغەمبەری خوا هەڵگرن ئەوە شوێنی ڕێبازەکەی بکەون ئەوە بچن ژیاننامەی بخوێننەوە ئەوە بچن بزانن تەعاملی لەگەڵ سەحابیانە چۆن بووە ئەوە بزانن چۆن مامەڵی کردووە تەنانەت لەگەڵ زیندەوەرانە تەنانەت لەگەڵ ئاژەڵەکانە تەنانەت لەگەڵ هەموو ئەو شتانەیە کە لە ژێردەسیا بووە بزانن لە مزگەوتێکا چۆن تەعاملی کردووە بزانن لە ڕێگاوبان چۆن تەعاملی کردووە بزانن لە کاتێکە کە سواری وڵاخیە بۆ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر چۆن تەعاملی کردووە بزانن لەگەڵ بێباوەڕانێک چۆن تەعاملی کردووە هەروەها لە جەنگەکانە چۆن هەڵسوکەوت و ڕەفتاری کردووە پێغەمبەری خوا ژیانی سەراپا بریتی بووە لە ئەخلاقی جوان بریتی بووە لە هەڵسوکەوتی جوان بریتی بووە لە وەکو عایشە فەرمێکانە خولقه القورئان بەڕاستی قورئانیە بۆ بەسەر زەویە ڕۆیشتووە ئەمڕۆ شوێن کەوتوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەواوەتی لە ژیاننامەی ڕەسوول نەگەیشتون بۆیە تووشی گرفت ئەبن بۆیە تووشی کێشەکان ئەبن بچۆ ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنەرەوە صلی الله علیه وسلم بزانە چۆن لەگەڵ مناڵی تەعاملی کردووە بزانە چۆن لەگەڵ باڵندەکانە تەعاملی کردووە بزانە چۆن لەگەڵ وشترێکە کە گلەیی خۆی ئەهێنێ بەلای پێغەمبەری خوا و ئەویش چۆن بانگی خاوەنەکەی ئەکات کە ئەڵێت تۆ ئەمەنان و خواردنی نادەیت و عەزێتی ئەدەیت بزانە پێغەمبەری خوا چەندێک ڕاستگۆ بووە بزانە چۆن هەواڵەکانی گەیاندووە بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لەگەڵ خزم و کەس و کارەکانە تەعاملی کردووە و هەڵسوکەوتی کردووە بچۆ ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنەرەوە و لە ژیانی خۆتا تەطبیقی کە خوای گەورە ئەفەرمێت من ذكر وأنثى هر كسي من عمل صالحا من ذكر وأنثى فلنحيينه حياة طيبة أمر جياني إما بدواي جياني خوش عقرين بلام جياني خوش لوايا تو جيانامي رسول بخويني تو تاوكو سرا باي لخوتا جيب جيب كيتو جيانت هر للدنيا دا ببيتا بهشته وصل اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم